جارێکی دیکە مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک داوای بە بانکیکردنی موچەکانیان دەکەن بۆیە ئەمڕۆ لە بەردەم بینای پارێزگای کەرکووک لە یاداشتێکدا داواکاریەکانیان ئاڕاستەی لایەنە پەیوەندیدارەکان کرد. گواستنەوەی ڕاژەی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی بۆ سەر میلاکی حکوومەتی ناوەند بە پێی بڕیاری دادگای فیدرالی. دوو تا جێبەجێکردنی خاڵی یەکەم داواکارین موچەکانمان بە نیشتیمانی بکرێت و بە کیکارت لە یەکێک لە بانکەکانی ڕەشید و ڕافدێن کە لە شاری کەرکووک لیقیان بوونی هەیە و پێی بڕیاری دادگای فیدرالی ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتی ناوەندەوە پێ بدرێت. سێ بێبەشنەکردنی مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی لە هەموو ئەو ماف و امتیازاتانەی ئەدرێت بە هاوپیشەکانیان لە خوێندنی عەرەبی و تورکمانی و سریانی. مامۆستایانی خوێندنی کوردی پێیان وایە داخۆزی ڕەوای مامۆستایانی خوێندنی کوردی کراوە بە پرسێکی سیاسی و لە نێوان بەغداد و هەرێمدا دەسیدەسییان پێدەکرێت. خوێندنی کوردی و مامۆستایانی خوێندنی کوردیان ئیهمال کردووە. مامۆستایانی خوێندنی کوردی وەکو بۆتینە وەرەقەیەکی زەخت بۆ پاڵپشتیکردنی داوا شەخسیەکانی و حزبەکانی خۆیان ئەگەرنا لە 2014ەوە پێشتریش 20 ساڵە مامۆستایانی خوێندنی کوردی گەڕاوەتنەوە خزمەتی قوتابی و مامۆستایانی خوێندنی کوردی ئەکەن خەڵکی ڕەسەنی کەرکووکەکەن بەڵام لەلایەن حکوومەتی هەرێمەوە و حکوومەتی ناوەندەوە بۆتە ململانەیەکی سیاسی و مزایدەی سیاسی. ئەمە سەفقەیەکی سیاسیە لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدادا ئەگەرنا بۆچی یان بۆتانێ محکەمەی فیدرالی بڕیاری دەرکردووە کە بێ مامۆستایانی خوێندنی کوردی تەوتین بکرێت ناکە مامۆستایانی کوردستان بەگشتی پاشان وەزارەتی مالیە و چاودێری دارایی بە ئاشکرا بەیان نامەڵێن ئێمە ئەمانوێ مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک بێتە سەر وەزارەتی پەروەردەی عێراق. ئەی بۆ ناکری ئەمە کێ نایکە؟ سەرۆکی لیژنەی پەروەردەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەڵێت بانکی TVI لقی لە کەرکووک نییە بۆیە ناکرێت 8,000 مامۆستای خوێندنی کوردی بۆ وەرگرتنی موچە لە هەژماری من بچنە کوردستان. ئەز لەوە ئەکرا TVI لە کەرکووکەیە دوایەوەی بەدووادا چوونمان بۆ کرد TVI نییە لە کەرکووک. یعنی ئەگە سبەینی ڕاتب بێ ئەبێ مامۆستایەکی حکوومەت کەرکووک کە لەسەر خوێندنی کوردیە 8,000 مامۆستا بڕوا بۆ موچەوەرگرتن ئەمە موچەوەرگرتن دەرچوو یا ڕەو بوو یعنی تۆ 8,000 مامۆستا بچێتە سنوورێکی کە لەوێ ڕاتب وەرگێ بۆیە ئێمە داوامان لە بەڕێوەبەرایەتی پەروەردە کردووە هەنگاوی یەکەم داوای تەوتینیان بۆ بکە لەسەر باقی ڕافیدەین. ئایا بزانین باقی ڕافیدەین توانای ئەوەی هەیە تەوتینی ئەمە 8,000 مامۆستایە بکە؟ ئەم کتابە دوێنەکە کردومانە لە بەڕێوەبەرایەتی پەروەردەوە لە بەشی حیساباتەوە. نزیکەی 8,000 مامۆستا و فەرمانبەری خوێندنی کوردی لە کەرکووک خزمەتی خوێندنی کوردی دەکەن. ئەمە چەندین جارە بەهۆی دواکەوتنی موچەکانیان ناڕەزایی دەردەبڕن بەڵام حکوومەتی هەرێم بێباکە لە چارەسەرکردنی داواکاریەکانیان ئامادە نییە داواکاریەکانیان جێبەجێ بکات. چیانووری کەناڵی پەیام کەرکووک.